الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. داواکارم لە خوای گەورە میهرەبان ئەم دانیشتنە بکاتە توێشوێک بۆ قیامەتمان و هیدایەتی ئەم گەنجە جوانانە بدات بۆ ئیسلام و بۆ ئیمان و بۆ تەقوا. داواکارم لە خوای گەورە میهرەبان وامان لێ بکات لەسەر ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بژین و بمرین. خۆشەویستان، نامەوێت کاتان زۆر لێ بگرم. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم باسی ئەومان بۆ دەکات دەفەرمێت لە ڕۆژی قیامەتە خوای گەورە و میهرەبان لە ساحەی مەحشەر. ئێستا کاتێک کە ئاوا چۆن وەستاوین تەشبیهات نەبێ، لە ڕۆژی قیامەتە بە هەمان شێوە دەوەستینەوە لە ساحەی مەحشەردا. جا خوای پەروەردگار لەو ڕۆژەدا بانگ دەکات لە ساحەی مەحشەر. کێمان پێمان خۆشە سەربەرز بین لەو ڕۆژەدا؟ کێمان پێمان خۆشە لەو ڕۆژەدا خوای گەورە لەسەر سەروی ئەو هەموو مەخلوقاتەوە خوای گەورە بانگمان بکات؟ بێگومان هەمومان پێمان خۆشە. خوای گەورە دەفەرمێت ئەینە جیرانی ئەینە جیرانی، کوان دراوسێکانم؟ دراوسێکانم لەکوێن؟ و نەبی خوای گەورە شتی لێ بزر بێ. ئەمە وەکو ڕێز و حرمەت و تەشریفێک وایە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بانگی کەسانێک دەکا بە دراوسەی خۆی ناویان دەبات. مەلایکەکان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ دەفەرمون ئەی خوای پەروەردگار، هیچ کەسێک حەدی ئەوەی نییە، هیچ کەسێک شایستەی ئەوە نییە کە دراوسەی تۆ بێ. دراوسەی تۆ کێ ئەی خوای گەورە و میهرەبان؟ خوای گەورە دەفەرمێ ئەینە عومار المەساجدی، کوان ئەو کەسانەی کە مزگەوتیان ئاوەدان دەکردەوە بە زیکر و یادی خوا و بە نوێشکردن و بە عیبادەت. جا ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بە دراوسەی خۆی ناوت بەرێ لە ساحەی مەحشەرە ڕێزت لێ بگرێ، لە دنیادا هاموشوی مزگەوت بکە، نوێژەکانت لە مزگەوتە بە جەماعەت بکە. ئەو کاتە بە پشتیوانی خوا لە ڕۆژی قیامەتە خوای گەورە تۆ بە دراوسەی خۆی ناو دەبات. بۆیە ئاگاتان لە خۆتان بێ گەنجە خۆشەویستەکان، هەر لە ئێستەوە دڵتان پەیوەستکەن بە مزگەوتەوە بۆ ئەوەی فێری دین و تەقوا و عیبادەت و خواپەرستی بن. و ئامۆژگاریشم بۆ ئێوە ئەوەیە هەر کەسێک فکرەی توندڕەوی هەبوو، توندڕەو بوو، بەڕاست و بە چەپا خەڵکی کافر کرد، ئەوانە نزیکیان مەکەون و لیان دوورکەونەوە، چونکە ئەوانە خەڵکی فێری دینداری ناکەن، خەڵکی فێری ڕق و کینە دەکەن بەرامبەر بە خەڵکی بۆی ڕقیان لە فڵان و فڵان بێ و فڵان و فڵان بە کافر بزانن. بەڵام ئینسانێک کە خواناز بێ لە دین تێبگا، بانگەوازی خەڵکی دەکا بۆ ڕێگای خوا، بۆ برایەتی، بۆ خۆشەویستی، بۆ تەبایی، نەک بۆی کە خەڵکی بەرەو جەهەنەم بەرین، بەرەو بەهەشتی بەرین. ئەوە ئیشی ئێمە نییە. بەهەشت موڵکی هیچ کەسێک نییە، هیچ گەنجێکی حەماسی نییە بە کەیفی خۆی خەڵکی بۆ بەهەشت و جەهەنەم بنێرێ. موڵکی خوایە، جەهەنەمیش موڵکی خوای گەورەیە. بۆیە ئێمە ئینشاڵڵا پێویستە هەوڵ بدەین لە دنیادا لەو کەسانە بین کە دڵمان پەیوەست بێ بە مزگەوتەوە، بە دڵنیایەوە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دڵخۆشمان دەکا، سەربەرزمان دەکا، سەرفرازمان دەکا ئەگەر ئێمە ڕێگای خوا بگرین. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە ڕۆژی فیتنەدا کە ئەمڕۆیە ڕۆژێکە پڕە لە فیتنە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە حەدیسەکەی صەحیح بوخاریە، ئەفەرمێ ئەبینم بەڵام ئێوە نایبینن. ئەوەی من دەیبینم ئەوەیە کە هەرۆکو چۆن باران دەبارێت بەسەر ماڵەکاندا ئاوا دەبینم فیتنە وەکو باران بەسەر ماڵەکان نابارێت. ئەمڕۆ بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە فیتنە وەکو باران بەسەر ماڵەکاندا داباریوە. کەواتە ئێمە ئاگامان لە خۆمان بێ ڕێگای خوا بگرین. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە کاتی فیتنەدا، لە کاتێکا کە کێشە و مشکیلە و ئاژاوە و گوناه و تاوان زۆر دەکرێ، هەر کەسێک دەست بە دینەکەی پێغەمبەری خواوە بگرێ صلی الله علیه وسلم، لەسەر سونەت بژی، خوای گەورە خێر و پاداشتی 50 سەحابەی بۆ دەنووسێ، خێر و پاداشتی 50 شەهیدی سەحابەی بۆ دەنووسێ، بەڵام بە مەرجێک لەسەر ڕێگای ئەوان بڕوات، لەسەر ڕێگای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لەسەر ڕێبازی سەحابە بڕوا، نەک لەسەر ڕێبازی کەسانێک بڕوا کە سەحابەیان کافرە کرد و سەحابەیان دەکوشت. بۆیە ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم یاخوا بە خێر بن، خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە. ئێمە
خزمەتکاری ئێوەین، ئێمە بچووکی ئێوەین، ئێمە هاتوینە خزمەتکاری ئێوە بکەین برای خۆشەویستم. بۆیە ئینشاءڵڵا بەخوا ئەوەی ناحەق بێ و ئەوەی ڕێگای چەوت و چێڵ بێ پێشانی ئێوەی نادێن بە ئیزنی خوای گەورە. داواکەم لە خوای گەورە و میهرەبان یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی. خوایگیان هەر کەسێک دەیەوێت هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزێ خوای سەرکەوتوویکەی، ئەوەشی دەیەوێت هێمنی و ئارامی وڵاتمان تێک بدا خوای بە گەورەی خۆت لە ناوی بەری هەموو پیلانەکانی بەتاڵ بکەیتەوە. خوایگیان خۆشی و شادی بڕژێنی بەسەر ئەم میلەتە ستەم لێکراوەدا. هەر کەسێک دڵسۆزی ئەم میلەتەیە خوای سەرکەوتوویکە، هەر کەسێکیش دژمنی ئەم میلەتەیە خوای لە ناوی بەرە. خوایە بخاتی عەظەمەت و گەورەی خۆت لێمان خۆش بە، ئاخرمان بەخێر بگێڕە، لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکانە حەشرمان کە. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. يا أخوة بخير من كشتايا.